بەڵێ سلااوان لێبێ من ئێستا لە فەڕەنسا لەگەڵ پرۆفیسۆرێکی زۆر ناوداری هەم لە فەڕەنسا هەم لە هەموو جیهان ناسراوە بەڕێز پرۆفسۆر دکتۆر حەمید بۆرس ئەرسەلان نووسەرێکی ناودارە کەسایەتێکی ناسراوە من دەمەوێت چەند پرسیارێکی ئاراستە بکەم لەسەر دۆخی ئێستای ڕۆژاوای کوردستان هەم ڕۆژهەڵاتی کوردستان مامۆستا گەلێک سپاس بۆ ئەم چاپێککەوتنە مامۆستا بەڕێستان لێرە وتارێکی گرنگتان پێشکەش کرد دۆخی ئێستای ڕۆژاوای کوردستان ڕۆژهەڵاتی کوردستانتان باس کرد ئەگەر بچین تەماشا لە سەرچا باسی ڕۆژاوای کوردستان بکەین ئەو ڕێککەوتنی نێوان هەسەدە و ڕۆژاوی کوردستان و هەم هەروەها حکوومەتی سووریا تا چەنێ ئەمە گەرنتیە کە مافی کورد نەفەوتە و کورد دەبێت چی بکات؟ گارانتی نییە جبەر کە حکوومەتە سووریە ئیرۆ حکوومەتێکی جیهادیە توازێ سووریە بکە وەک ئەمیرەتی ئیسلامی حکوومەت تنەیە مەڕ دەبێژە حکوومەتە سووریە لەشکری سووریە لەبەلێ هوژدە میلیسەنە هەنێک جوان میلیسان گەرەدای تورکێنە هەنێک جوان ڕاستی جیهادینە هەنێک جوان ئەنفالێدانە توازن غنیمت بستینن لما گره مرم نکاری باوری خو بام بینه و مرم نکاری باوری خو به ترکیزی بینه و مخابن مرم گره زانبه کو مرم نکاری باوری خو به امریکا زی بینه لبله کرد به چارننن دستوانده دیاسپورایه قوتی که دیاسپورایه دنگی که دیاسپورایه کردستان باشوره کردستان باشور عالی اخلاقی دازی عالی ولایتپری دازی راستی روله که گلک مزن لیست و اساسیان امزانی که گله کنگرسمن و کنگرس وومن امریکایی هنه مثلا گراهام رولی که پرمیم نیست یعنی قنال دیپلماتیک کردستان روجاوا هیه او قنال گره بکارانه مامۆستا باسی ڕۆژاوای کوردستانت کرد کە ئەوان هەن بەڵام ئەبێ کورد چی بکە کە گەرنتی لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا وەربگرێت وەک بینیت لە منشن کورد ڕۆڵێکی گرنگی هەبوو لەگەڵ بەرپرسانی جیهان کۆبوونەوە ئەبێ کورد ئیسە چی بکە کە بتوانین ڕێگە نەدەین جارێکی دیکە کۆمەڵکوژی بەسەر کووردا بێت و چۆن بتوانن ئەو مەرجانی کە لە ڕێکەوتنەکە هەیە سەپاندنی زمانی کوردە لە ڕۆژاوی کوردستان تۆن بتوان جێبەجێ بکەن بله گره دیپلماسی کرد تنه دیپلماسی وقتک نبن گره دیپلماسی کرد دیپلماسی که دائمی به او امزانی که روجاوا ام همید دلیم روجاوا دایه ایرو قلب کردستان روجاوات کرده 35 سال بره باشور بون ایرو روجاوایه ل دیپلماسی کردستان روجاوا ایرو گلک ضعیفه گلک مهمه که باشور دیپلماسی مسئولیت دیپلماسی روجاوازی بگیری استخو امریکایی را تماس شرطه امریکایی را تماس شرطه هم حکومت امریکایی را روبیو را له همزی وقت مگوت سناتوی امریکایی را کنگره امریکایی را تنه گرنیش بیر وکرن جبر کو مسئله کو تا که تی بیر وکرن 4 هفته 6 هفته 7 هفته پاش مرم زانت شد به و مرف گره باوری خو جاری که دیدید بجم باوری خو نب شامه بینین نزی به انقره بینین باشە ئەی کورد ئەبێ ئێستا چی بکە بۆ ئەی بتوانێت ئەو مافانی هەیەی لە دەستی نەدات یاخو مافی زیاتریشی هەبێت هنی مافی هەیە ئەو ماف مهمە مافی وان هەنە هەنی عسکری وان هەنە لەشکری وان هەنە ئەو لەشکر گەرە بێن پاراستن و مؤسسه کوردان هەنە مؤسسه کوردان گەلێکن هەر کەس بێژە کورد گریلای وان هنه جن کردان و مری کردان شهر دابون لبله کرد بلدیه وان زنه کرد کتابخانه پرتقالی وان هنه کتابخانه وان هنه مکتبی وان هنه کرد یونیورسیتی وان زاننگاهی وان هنه کرد وشانخانه وان هنه گره اوانا بین پاراستن و هر کسی را بیجنج avrupa را امریکا را بیگوتن اوانا مؤسسه سیویلن ev müessese meşrune ev müessese gere ben parastın باش ئەی ڕای گشتی فەڕەنسا و فەڕەنسا چۆن ئەتوانێت زیاتر پشتیوانی کورد بکە فرانسا رای گشتی gelek pişkirtiya Kurdan tike. Hükümeta Fransa'da gelek pişkirtiya Kurdan tike. Ev bu 35 sal olsan ki pişkirtiya Fransa jboy Kurdistan'ı ba anfale despekir. Jboy vakti hatta Euro Fransa alikariya Kurdan tike. Bağırım ciye grantrin Amerika'ya gere grani bidan Amerika'ya. سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا بەڕێستان دۆخەکە چۆن هەڵدەسەنگێن ئەم شەڕە درێژخایەن دەبێ لە بەرژەوەندی کورد دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەمە چۆن هەڵسەنگانی بۆ دەکەن ئەمە وی نزانین بکە سێ هەفتە دەوام بکێت بۆ کە 2 هەفتە دەوام بکێ تەنێ پاشێ دەشت بخەوێ ئەم نزانین تشتێ خراپ دێ ئەو بێ کو شەر İran aliye askeri de tek biçe le rejim serpiyan bine eğer rejim serpiyan bine ev jboy Kurdan zehrabe u jboy hembi demokratın İran zehrabe alternatife de duan ke per khrabe ev ev ku şah jarze kedin vere serkar şah
جمهوریت محبت او بون که جمهوریت دا قاضی محمد هات اعدام کردن برای هات اعدام کردن دیجی کردان گره کار کردن ناسیونالیزم که پر خورت پهلویان دا یعنی او دی فلاکت که مزنه ایرو جبو بارم جبو تشتمیم او کو ام کاربین آدیک و هفکرنا کردن روجلات بپارێزین ئەو هەر پێنج پارتی ببوون یەک بوون اتفاقێک چێکردن ئەو اتفاق گەرە ببە اتفاقێکی پراتیک دوان gelek mühime kınabeyna başur u rojalatta münasebeten gelek kurtabın. U duy da zibavarım gere diplomasiya başur rojalat papareze. Bebe diplomasiya rojalat. Siberku rojalat imkanı wantinene parti wan zayıfın şah per kuvvete yani kore şah per kuvvete gerek Kurd hatta ke rojalat imkan çebke bu imkanı xoşeke gerek başur alikariya wan bike. پرسیان بە بەڕێستان ئەوێ ڕۆڵی ئەوروپا چی دەبێت لێرەدا لێرە چۆن دەتوانین زیاتر پشتیوانی لە ئەوروپا وەرگرین Ev gene rol diasporaya, gene diaspora roleki per aktif bileyze. Mesela Almanya şeş gelvekili Kurdane. Parlamento Almanya'da. Sued'da penşeş gelvekilene. Vezir-i Müdafaa Hollanda'yı Kurde. Britanya'da her tüm vezireki Kurde'ye. Yani diaspora karı roleki gelek aktif bileyze. Ve mugot Cien Gran İror Amerika'ya. ئەی ئەمریکا لەو باوەڕێدا جاری کە ئێمە پشت لە ئێمە نەکەن چی بکەین کە پشتمان لێ نەکان Gere lobi hebe. Gere lobi hebe, gere diplomasiya Kurdan le Washington'e gelek kurtbe, gele başur her tim deriye wan bxe. Deriye hemi senatoran bxe, deriye Rubio bxe. Hatta ke rojava diplomasiya xod peştebke, hatta ke rojalat diplomasiya xod peştebke, gere rola başur gelek mühime. Serok Mesut Barzani roleki Ali manevi de gelek mazandayız. Neçirvan Barzani de roleki gelek mazandayız. Ev u itibara wana navnetevi gelek bilende. Yani prestij wana navnetevi gelek bilenge evye gere zedetir be. مامۆستا gelek gelek سپاس کە لەگەڵمان دابی زۆر زۆر سپاس دەکەم هەر بژی مامۆستا بەڵێ زۆر سپاس کە ئێوە لەگەڵمانە زۆر سپاس